هەر گەلوونەتەوەی خاکەکەی داگەی کرابێت و خاوەن شەهید نەبێت خاوەنی داهاتوو نەبێت. ڕۆحی بەرخودانی شەهید ڕوهەیب و بێریتان ئامانجی گەورەی ژیانی دەکرد و دەژیا، بەڵام زۆر بەداخەوە لە دەرئەنجامی خیانەتی پەلکێشکردنی تانک و فڕۆکەی دوژمن بۆ سەر خاکی کوردستان وەک شەهید بێریتان لەلایەن خیانەتکارانی ناوخۆ لە بەرواری 27 دەی 2019 بە فڕۆکەی دەوڵەتی تورکی فاشست شەهید بوو. بە گیانی پاک و خوێنی گەشی هەمومانی سەربەرز کرد و بە سەربەرزیەوە یادی دەکەینەوە. لەم چرکە ساتە و لە بەرامبەر خوێن و گیانی ئەم شەهیدانە و سەرجەم شەهیدانی کوردستان وەک کۆمیتەی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان داواکارین ڕەگی خیانەت لە ناو گەلی کورد ڕیشەکێش بکرێت و وشک بکرێت، چونکە لە قوڵایی مێژووە تا ئێستا هەموو کاتژمن لە ڕێگەی خیانەتکارانەوە توانیوێتی خاکمان داگیر بکات و لاوانمان شەهید بکات و دایکان و کچانمان بە کۆیلۆ کەنیزە بکات. لەم بارودۆخەی ئێستای کوردستان و ناوچەکە داواکاری یەکریزی و یەکێتی و نەتەوەیی دەکەین، بە تایبەتی لە ئێستادا کە لە دوو لای کوردی وڵات پارێز بە ناوەکانی مەزلوم داغ و عەبدوڕەحمان ئەر بە تۆمەتی کوشتنی خوێنمژ و خوێنڕێژێکی تورکی فاشست کە پلانگێڕێکی گەورەی کوردان بوو لە زیندانەکانی پەدەکە سزای لە سێدارادانیان بەسەر سپێنرا. ئەم بڕیارە بە ناڕاست و ناحەقی دەبینین کە مرۆڤی وڵاتپارە لەسەر بەرگریکردن لە دژی جەلادەکەی وەک تاوانبار هەژمار بکرێت. بێگومان ئەمە لە بڕیاری خیانەتکاران زیاتر هیچی تر نییە. ڕێز و نەوازش لە بەردەمیاندا دادەنەوێنین. ساڵوەگەڕی شەهید ڕوهەیب 28مین ساڵوەگەڕی شەهیدبوونی هەڤاڵ بێریتان بەڕێزەوە بەبیر دەهێنینەوە. تێکۆشانی ئازادی لەسەر بنەمای خوێنی شەهیدان گەورەترین دەستکەوتی نەتەوەی و دیموکراتی و ئازادی ڕاستەقینەی بنیاد ناوە. لە مانگی تیشری یەکەمدا لە ناو بزوتنەوەی ئازادی خوازانەی ژناندا وەک مانگی شەهیدانی ژنان بەناو کراوە کە لەم مانگەدا زۆرترین شۆڕژگەڕی پێشەنگ یان بە چالاکی گیانبازی یان لە سەنگەری شەڕ دژ بە داگیرکەران و نۆکەران هەتا هەناسەی دوایی تێکۆشانیان گیانیان سپاردووە. هەڤاڵ گوڵناس قەرەتاژ ناسراوە بە شەهید بێریتان، یەکێک لەو قارەمانانەی کە بە تێکۆشان و چالاکی گیانبازیەکەی ڕێگەی لە بەردەم گەورەترین قەڵەمبازی شۆڕژگێڕی ژنان و بنیادنانی گەورەترین هێزی لەشکری تایبەت بە ژنان کردووە. بەم شێوەیە لە لووتکەدا شۆڕش لە دژی زیهنێتی ڕەگەزگەرایی و ناموسپەرستی بەرپا کرد. هەر گەلوونەتەوەی خاکەکەی داگەی کرابێت و خاوەن شەهید نەبێت خاوەنی